یەکەمین فێستیڤاڵی جیابەهاری و بەرهەمە خۆماڵیەکانە لە بناری قەندیل. ئەم چالاکیە تەنیا بازاڕێکی سادە نیە، بەڵکو نمایشکردنی ناسنامەی ناوچەیەک و زیندووکردنەوەی کەلتوری کارکردنی دەستیە. لێرە هەوڵاتیان لە هەمولایەکەوە بەرهەمە ڕەسەنەکانی خۆیان هێناوە تا بە کڕیارانی ئاشنا بکەن. دیارە پێشەکی ئامانز لە ئەنجامدانی فیستیڤال لێرە لە بناری قەندیل ناساندنی کۆمەڵە گژوگیایە و کۆمەڵە خواردنە کوردەوارەکانە و بشتوان ئینشاڵڵا گەر ئەنجامێکمان هەبێت لە ساڵانی ڕابردوو ببینە پەیوەندێک لە بینی بازار و خەڵکەکە کە ناوچەیەکی دەوڵەمەندە بە گژوگیا بەهاریەکان و خواردنە کوردەوارەکان. دیارە هەموو ئەو گژوگیانەکە لە بەهاراندا دەڕوێت کە تێبینیتان کرد ببوونیان هەیە وەکو ڕێواس و هەندرێشە و کارد و کارگووانە. ئەوەی دیش زیاتر بەرهەمی ئاژەڵی و کشتتوکاڵی وەکو ئەوەی کە لە کۆندا پشتێ بەسراوە و ئامادێ و بوونیان هەیە. هەرگۆشەیەکی فێستیڤاڵەکە چیرۆکی خۆی دەجێڕێتەوە. لەلایەک پورە ئەدیبە عەلی بە بۆن و بەرامەی خواردنی قوڕاو کە یەکێکە لە ژەمە ڕەسەنەکانی ناوچەکە سەرنجی ئامادەبوانی ڕاکێشاوە و تامی دەستڕەنجینی ئافرەتی کورد نیشانی میوانەکانی دەدات. بەشداریم لەو فیستیڤاڵیە جیابەهاریە کردووە لە بناری قەندیل بەشدار بوویمە بە برنجی بە ئاگری دارانم لێناوە لە بناری قەندیل قوڕاویشم حازر کردووە بە ماستی بزنی بناری قەندیل و بە تەڕەپیواز و جاترەی بناری قەندیل بە ئاگری دارە بە خێر بن سەرچاو. بەشێکی دیکەی سەرنجڕاکێشی فێستیڤاڵەکە بوونی جیابەهاریەکانە. وشیار حەسەن یەکێکە لەو هاوڵاتیانەی باشترین جۆرە جیابەهاریەکانی چیا سەرکەشەکانی بناری قەندیلی لایە و لە فێستیڤاڵەکە ساغیان دەکاتەوە. ئێمە وەکو گیابەهاریەکانمان بەشداری کردووە لە بناری قەندیل بە گیای بەهاری کەنگرمان لەکنە، ڕێواسمان لەکنە، ئەسلێرکمان لەکنە، سوورازەمان لەکنە، لوشەمان هەیە، کارگمان هەیە. بەو گیابەهاریانەمە بە هەمومان بەشداریمان کردو. هەندرێشەمان هەیە پیچک دەڵێنێ. گرنجیدان بەکایی دەستی و بەرهەمی نێوخۆیی دەواازەیەکە بۆ ڕەخساندنی هەلی کار و کەمکردنەوەی پشتبەستن بە کاڵای بیانی. بەشداربووان داواکارن پاڵپشتی زیاتری ئەم جۆرە پرۆژانە بکرێت تا ئابووری نێوخۆیی ببوژێتەوە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، بناری قەندیل.